كلمەی مەسیح کلمەیەکی ئارامیە. مەسیح مشاحە پێڵێن بە زمانی خۆمان با بڵێن. مشاحە یعنی ئەوەی کە گونجاو بێ بۆ مەسحکردن، مەسحی بڵێن چاو کە ئەوەی چاوی نەکرێتەوە چاوی بکرێتەوە. مێژووی مەسیحیەتیش طبعاً لەم ناوچەیە هەر لە بدایەتی سەدەی یەکەمی زاینی مەسیحیەت لەم ناوچەیە بڵاو بووەتەوە، لە عێراق با بڵێن، کوردستان، تورکیا، ئێران با بڵێن بەعام ینی، بەڵام لە ناوچەی خۆمان لە زمانی هەردوو نێراوەکان دای و مەڕماری کە ئەومانە هەردووکیان دەستیان کرد بە تەبشیرکردن لە ناوچەکە و ئاینی مەسیحیش بڵاو بووەتەوە لەسەر زمانی ئەم دوو نێراوە. يمنونك وطلب منك تدم برخد الآني مايا تدم خللك قاوي أقلات عود ديو أن يديلي يحدير لاخا شد يمينك أمد يمن تعودو تبقى دم خلولو مخللتو كل اختياتي أي شواقت قناي محسيانا طالب لا يخشو حبيقارا ذهب كل عدان بالأبد أبدين آمين. قاچشتن بزانە کە مەسیح قاچی تەلامیزەکانی خۆی شوشت، یعنی چۆن ئێستا وەرە سیر کە ڕئیس دایرەیەک بێ چەند کەسانێک لە دایرەی خۆی اختیار بکاتن، با بڵێن 12 منتەسیبی هەیە، بڵێ وەرن ڕێز بن من ئەوڕۆ خزمەتتان بکەم، کە سەیری بکەن ئەم ڕئیس دایرەیە با بڵێن بەرپرسە بێتن وایان بۆ بکاتن، یعنی پێیان سەیرە زەحمەتە، یعنی چۆن وابێ کە ئەو پرسێت لە مەسیحە کرێ ئەڵێ تۆ ئوستادی من و مامۆستای من و گەورەی منی چۆنە بێت و تۆ قاچی من بشۆی؟ ئەویش وەڵام ێداتەوە دەڵێ ئەگەر من ئوستادی توم و مامۆستای تۆ بەو شێوازە و بەرپرسی تومە و قاچت بۆشم چەند ئەوەندە لازمە تۆ زیاتر خزمەتی خەڵکی تر بکەی لەم شێوازە، یعنی تۆش وەربگری، یعنی ئەوە شتێکی زۆر عەزیمە، نیشانەی تەواضوعە، یعنی ئەڵێ ئەوەی خۆی نزم بکات بەرز دەبێتەوە، ئەوەی خۆی بەرز دابنێ نزم دەبێتەوە، ئەوە حکمەتە بەتاکید. بڵێن پێنجشەممەی پێڵێن خەمیس الفەسح ئەو کاتی جەژنی یەهودیەکان بووە. فەسح کەلیمەی فەسحیش طبعاً کەلیمەکی یعنی لە یۆنانیەوە هاتێ بەڵێن پاسۆک، فەسح یعنی پاسۆک، پاسۆک یعنی عەبوور بە عەرەبی، یعنی ڕەتبوونەوە. ئەمە کە باسی خەمیس الفەسح دەکەین، یەکەم ئەخیر عەشا الأخیر پێی ئەڵێن، ئەو عەشایە کە ئەخیر عەشایە لەگەڵ تەلامێزەکانیدا دەنیشێ، ڕەمزێک پێشکەشیان دەکاتن، ئەمە کە نان اختیار دەکات یان
بڵێن شەراب ئاوی ترەیە اختیار دەکاتن هەردوو ئەم مادەیە ئەگەر سەیری بکەین لەناو مەراحلی جێوەرە زۆر ڕەت دەبن هەتا مەسەلەن ئەو ئاوی ترەیە دەبێتە وەکو بڵێن شەراب یان ئەو نانە چۆن بووە نان بە مەراحلی تعزیب ینی دەنگکەی یەک دەنکە بڵێن گەنم کە چەند مەرحلە ئەبێنێ و تعزیب ئەبێنێ هەتا ئەبێتەوە ینی نانێکی جاهز ئەوەش هەموو کەس لێ ئەخواتن کەس نییە لە نان نەخواتن فەقیر و دەوڵەمەند نیشانەی ئەوەیە کە مەسیح ینی ڕەمزێکە بۆ هەموو خەڵکێک نەک بۆ دەوڵەمەند فەقیر بۆ هەموو کەسێکە و ئاوی شەرابیش عینی ئەوە ینی هەر هەبووە لە کاتی خۆشی ینی وەکو لە مەزامیر سفر مەزامیری باسی دەکاتن عینی و کاتیش ئەو ئاوە تعزیب دەبێت وەکو ترێ ئەیگوشینی و ئاوە ینی عزیەت ئەخواتن و کە دەبیتە ئاو بەو شێوەیە بەکارێدین ئەوە ڕمزی خینی مەسیحەکە دەڕژێ نانیش ڕمزی جەسەد المەسیح پێدا دێن ئەمە کە ئەبێ بیخۆینەوە تەبریکی دەکەین مەراسی من هەیە لە کەنیسە ڕۆژانە خۆی داوا ئەکا دەڵێ داوا دەکەم هەموو کاتێک وەکو تفکار بۆ من ئەوە نوێی بکەنەوە لە ژیانی خۆتان ئەوەی باوەڕی بە مەسیحەوە بێتن و ینی وەکو مەسیحیەت لە هەموو شوێنەکانی جیهانیش ئەو مەراسیمە هەیە لە هەموو کەنایسەکان ئەوە بنسبەت ئەو مادەی کە ئیستعمال دەکەین نیازی ئەوەیە غایەتیشی ئەوەیە و بۆ ئەمە بەستەش ئەگەیەنێت مانایەکەی شان إذا تسب أمر قرم تسبت ماري وعليه شكل منه بسمارة قد آنت كيلا دمشانيلي من تسب اليمن آمين كمسيح لصليب دەدرێ و لە دوای سێ ڕۆژ کە لە قبر ئەمێنێتەوە لە قبر هەڵدەستێ بە ئیرادەی خوا لە قبر هەردەستێ و دەرەکەوێ و ئەو شێکەم کەس کە ئەیبێنێم یەکەم ژنە مەریەم المەجدەلیە پێڵێن ناوی کە ئەو چاوی پێەکەوێ ئیمجا مەریەم المەجدەلیە ئەچێ بە تەلامیذەکانی مەسیح خەبەریان پێدات کە دەڵێ مەسیح 7 ساڵە قبر و خەبەری خۆش بۆیان نەقلەکاتەوە و دوای مەسیح تەبعاً کە لە قبر هەردەستێتن ینی خۆی پیشانی مەریەم المەجدەلیەدا خۆی پیشانی تەلامیذەکانی 11 تلمیذن مەعەدا یەهودە سخەریۆتە کە ئەوەی خیانەتی دەکاتن و ئەچێت تەسمیلی دەکاتن طبعاً ئەوەی ئەو ڕووداوێکە ڕوو ئەدات هەر هەمووشی باسی لێوەکرایە چۆن ڕوو ئەداتن و پێشوەخت باسی لێوەکرایە لەسەر زمانی وتەکانی ئەنبیاءەکان یەک لەوانە نەبی ئێشعیا ئەوی تر نەبی هۆشع ئەوانە ئەنبیاء عهد القدیم پێیان لەینەما لە تەورات باسییان لێوەکراوە بە شێوازە و هەمووشیان بە بەڵگە و بەنامە بە هەموو شتێک ینی دەرکەوتووە
هو فترة عيد القيامة يبدأ من السعانين، عيد السعانين. ماوەی جەژنی قیامە لە سەعانین دەست پێ دەکات کاتێک مەسیح بە کێژاوەیەکی گەورە دەچێتە ئۆرشەلیم. ئێمە شیادی ئەو نهێنی دەکەینەوە و لەگەڵیدا دەژین. دواتر هەینی ئازارەکان دێت، ئەو هەینەی کە تێیدا مەسیح لە خازرا. پاشان ڕۆژی شەممە دێت، شەممەی گەورە. لە شەممەی گەورەدا نوێژ دەکەین و ڕۆژوو دەگرین. ڕۆژە گەورەکەش ماوەی چەند ڕۆژ دەخانێت. ئەمە جگە لە هەفتەی کۆتایی. هاوکات ڕۆژی یەکشەمە ڕۆژی خۆشی و نەمریە کە تێیدا مەسیح لە نێوان مردوەکاندا زیندوو دەبێتەوە. ئەمە خۆشی ئێمێ و هەمووان چاوەڕوانی ئەو ڕۆژە دەکەین. جەژنی قیامە مژدە و خۆشیە بۆ هەمووان، هێزێکە بۆ هەمووان. ئیمانی مەسیحیەکان بەهێزتر دەبێت لەو ڕۆژدا. هو نعيش بالصلوات والصوم. نحن كنعيش كمنطقتنا منذ مئات السنين كمسيحيين وكأكراد وكيزيديين. ئێمە لەگەڵ کورد و ئێزیدیە براکانماندا ماوەی سەدان ساڵە لێرە بێکێشە دەژین. تێکەڵاوی زۆرمان لەگەڵ یەکتری هەیە، بە تایبەتیش لەم دۆخی کوردستاندا. بە شێوەیەکی گشتی ئێمە لە کوردستان ژیانمان زۆر خۆشە. پەنا بەخوا ئەم برایەتیمان بەردەوام دەبێت لەگەڵ برایانی کورد. ئێماگە لەگەڵ یەکتریدا کراوە بین، ئەو کات هەمووان سوودمەند دەبین. بەڵام ئەگەر لە یەکتری دوور بین ئەمە کارێکی باش نییە و سوودی نابێت. بۆچی؟ چونکە ئەگەر یەکگرتوو بین لە تەواوی کاروبارەکاندا سەرکەوتوو دەبین. پەنا بەخوا هەمیشەش بەم شێوەیە دەبین و دەمێنینەوە.
ضحانا لقلقك يا نورانا قل منه الشلطانة خربص لي ومحيانا خربص لي ومحيانا.